لە بەغداوە بۆ گەیاندنی پەیامێکی سیاسی گەیشتە کەرکووک و جوتیارانی کورد و تورکمانی لە هۆڵی ئیمام خومێنی کۆ کردەوە. هادی عامری کە جگەلەوەی سەرۆکی هاوپەیمانی فەتح و ڕێکخراوی بەدرە، هاوکات سەرۆکی جێبەجێکردنی لێژنەی مادەی 140 دەستوری عێراقیشە، زیاتر لە مانگێکە ئیمزای لەسەر نووسراوی کار نەکردن بە بڕیارەکانی سەردەمی بەعسی بۆ کەرکووک ڕەوانە کردووە، بەڵام کاری پێ نەکراوە. عامری بەڕوونی ئەوەی وت پاشەکشە لە بڕیارەکانی ناکات و دەبێت هەمووان پێوەی پابەند بن. داوامان لە وەزارەتی کشتتوکاڵ کرد و بەڕاشکاوی پێمان گوتن کشتتوکاڵی کەرکووک مافی ئەوەیان نییە هیچ گرێبەستێک تازە بکەنەوە کە پەیوەست بێ بە بڕیارەکانی لیژنەی کاروبارەکانی باکوور. ئەو براجووتیارانەی خەڵکی ناوچەکانی کەرکووک نین پێیان دەڵێین بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆتان و لەوێ هەوڵتان بۆ دەدەین بە گرێبەست زەویتان پێ بدرێ. لە دیوانیە یان ناسریە یان بەسرا و بەغدا و موسڵ و سەلاحەدین لاریمان نییە لەوێ زەویتان پێ بدرێ، بەڵام ئەم زەویانە تەنیا موڵکی خەڵکی کەرکووکن. 16 ساڵ بەسەر دواوادەی جێبەجێکردنی بڕگەکانی مادەی 140 دەستوری عێراق تێپەڕیوە و تا ئێستا هیچ بڕگەیەکی جێبەجێ نەکراوە. لە ڕوانگەی جوتیارانیشەوە قسەکردن بایەخێکی ئەوتۆی نییە و داوای کردار دەکەن. لە ئەم حکوومەتەی کابینەی ئێستاە هەیە لایەنە کوردیەکان ئیتیفاقی سیاسیان هەیە لەگەڵ ئیتار تەنسیقی ئیتیفاقی سیاسیان هەیە کە مادەی 140 تەفعیل بکرێ و جێبەجێ بکرێ و ئێمەش لە دوومانگی ڕابردوو کە فشار خرایە سەرمان لەلایەن سوپای عێراقەوانەوە کە مانگرتنمان ڕاگەیاند و ئێستا ئەوەی هەیە بڕیاری 29ە و چووەتە بواری جێبەجێکردنەوە، یعنی بڕیارەکە دراوە و سەرۆکی مادەی 140 تاکیدی لێ کردووە. لە سنووری پارێزگای کەرکووک 1,100,000 دوێنەم زەوی کێشەیان لەسرە. باڵوەشاندنەوەی گرێبەستەکان یەک لە سەرسەی کێشەکان چارەسەر دەبن. بڕیاری ژمارە 9 ساڵی 75 تایبەت بە هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی لێژنەی کاروبارەکانی باکووریش کە ئەنجومەنی وەزیرانی عێراق لە ساڵی 2012 بڕیاری لەسەرداوە و گەشتاندنی بۆ وەزارەتە پەیوەندیدارەکان کردووە. 900,000 دوێنەم زەوی دیکەی جوتیارانی کورد و تورکمان بە فەرمی دەگەڕێنەوە بۆ خاوەنەکانیان. هێمن دەلۆ، کوردستان 24، کەرکووک.